دەنگێکی ناسکی شاری قەراو منارە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەیەکەگەمەوە ئەو دەنگەش تەنیا ئیدریس خۆزگە هەموو کەس بیتوانی بە لێرەدا بلیشە قسەکان بکە فێڵ لە خۆی نەکە. تۆ کەوتیتە بەر دەستارە بەردەکەیان لە هەموو ژیانم نایەمەوە ئەو وڵاتێک. لە کوردستان دڵە بەچی خۆش زۆر ناخۆشە پێت بڵێن تۆ قەرداری بۆچی ژیان دڵیش کانویت دەتوانم بڵێ من خۆشیم نەدیوە. چەند جار عاشق بووی؟ ئەوە ئازارم دەدا زۆر. تۆ خانمێک بەیەکەوە کوردستانتان جێهێشتووە شتیوان ناکەم بە حەقەت بۆم خانمە بووە لێی گەڕێنە و کەسای خۆشەویستم بوو وەک دنیای بێوەفا وەفای بۆم نەبوو. ئەتوانم بزانم چیرفانە چەندیتیایە؟ بەڵێ ئەم پارەی پێشکەشە بۆ بەرپرسانی کە لە عیدمیلادی هەندێک بەناو گۆرانی بێژەکانە مەلاین دۆلار دانێن و ئەبن بە بابنوێڵ. من خۆم ئامادە نەکردو بۆ ئەو پرسیارە. ئەڵەن کێش هەیە تۆ پرسیاری زۆر سەیر دەکەی قسەم بۆ نەهەیە لەوە دەترسم زیاتر بچمانە ئەتامان منداڵەکان نەمزانی و پرسیارە بۆ جۆرە ئازارتەیە خوا ڕایگرن. ئێوەرەها ڕۆژ ئەوە بوو خۆشەویستم بۆ نەهاتی